بله لخوشبونا دینیم بانکان لسر ولاتیان اف بریارا گوجه آلی انجمنا وزیرانا حریما کردستانی و هاتی داین ریوه بری گشتی بانکین پسپوری لحریما کردستانی جمیل ابو بکر جه حولیر میوانی منن سلاو و ریز بوتا که جمیل که جمیل خوازم بزانه بم ام بریارا چکنگی چه دمیتی جی کرن؟ زۆر سپاس ئەو کاتتان باش سەرەتا من دەستخۆشی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکەم بۆ ئەو بڕیارەی کە داوانە بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەس ئەو بابەتە خۆزگە ئەو فترەکەی زیاتر بووە ئێمە حەزمانەکە زیاتر بە لەبەرەوەی بۆ ماوەی 3 مانگ زەحمەتە ینی بۆ خەڵک ئەگەر بداتەوە ئەو قەرزە بژێرتەوە لەوانەیە کاتێکی زیاتری بێ بۆ ئێمەش ئەو کاتە ئیشکال دروست بێ داوا بکەین لە ئەنجومەنی وەزیران بۆ تازەکردنیان تەمدیدکردنەوەی بەڵام بۆ کەوتنە بواری جێبەجێکردن بەڕاستی ئەم بڕیارەیەوە پەلەتان کرد دەست پێشخەریتان کرد بۆ ئەوی زوو پەیامەکە بگات بە هاوڵاتی کە لە ڕاستیشدا ینی بۆ هاوڵاتی ینی خەبەرێکی زۆر باشە لە بەرژەوەندی هاوڵاتی و فەرمانبەر و چینی خوارەوەدایە باشە کەک جەمیل گر هون داخواز بکن یعنی ممکنه اف ماوه وره دریش کرن جی سیمانگان زیده تر به گر هون بخوازن داخواز آخوا پیشکشی انجمنا وزیران بکن بەڵێ ئێمە بەتاکید داواکەین داواشەکەین ئینشەڵا لە هاوڵاتیان لەو فترەیە ینی زۆرترین هاوڵاتی کە پێشینەکان بجێڕنەوە پاکارەوە ئاساریکاریە کە بۆیان کراوە ئەبێ دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە سەرجەم وەزیرەکان و بەڕاستی ئەو فەرمانبەرانەی کە هەڵساون بەو کارە لە بەڕێوەبەرایەتی گشتی بانقە پسپۆرەکان و لە نووسنگەی جەنابی وەزیر زۆر پێوە ماندوو بوون تا ئەو راپۆرتە ئامادەکرا دەستخۆشی لە جەنابی وەزیر خۆمان ئاوات دەکەین ڕاستی زۆهدێکی زۆرمان کرد بۆ ئەوەی جێبەجێ بکرێت کۆتە بواری جێبەجێکردنەوە بەس ئێمە بێت چاوەڕێ بکەین تا نووسراوەکەمان بۆ ئینجا دەبی لە وەزارەتی دارایی ڕێنمایی پێدەربچێت لە ڕێنمایەکان لا کە ڕێنمایی پێدەرچوو وردەکاریەکەی دەرەکەوێت چۆنە بەس کە ئەوەی وازەحە دیارە 15 ئەوە کە لە قەر لە ئەسلی پێشینەکە خۆشە بین و لە هەموو قەرزێک ئەوەی غرامەشە خراوەتە سەری ئەوەش لەمی لێ خۆشە بین بەڕاستی ئەبێ ئەمە دەستخۆشیە لە حکومەت بکەین بە ناوی هاوڵاتیان و بەتابەتیش فەرمانبەران و بەتایبەتی خانوبەرت لەبەرەوەی خچین و توێژەشی زۆر خانوبەرە سوودمەند بووە لەو پارەیە کێشەیەکی زۆرش بۆ هاوڵاتی دروست بووە لەو فترەیە بۆ ئەوەی ئێمەش کار ئاسانی بۆ ئێمە ئەوێ ئەو بۆ هاوڵاتی شەبێتن کەکە جەمیل ئەم بریارە هەمی دەینێن بانکی ڤەدەگرێ یانژی یعنی دەینێن هەن دەینێن تایبەت گەر تو ئاگاهداریە بدێنن ئەوەی کە گرێتەوە تەنها ئێمە ئەوەندەی پەیوەندی بە ئێمەوەی بانقە پسپۆرەکانە خانوبەرەیە نیشتە جێبوونە کشت و کاڵە پیشەسازیە نیشتە جێبوون بەس ئەو بابەتانێ ئەوانی تر پەیوەندی بە بانقی بازرگانیەوەی بەڕاستی من ئاگاداری نیم بەس ئەوەی پەیوەندی بێ ئێمەوە بانقە پسپۆرەکان عقاریە ینی خانوبەرە نیشتە جێبوون کشت و کاڵ و پیشەسازی و نیشتە جێبوون ڕێزدار کە جەمیل ئەو بریارە چ سوودی بۆ وڵاتیان هەیە چ سوودی بۆ بانقانژی هەیە گەر دوێ دەربارەیدا دیتناتە بێت وڵات سوودی بۆ هاوڵاتیان تەبعاان زۆرە خەڵکێک ئەوەن 12 ساڵە تا 15 ساڵە ئەو قەرزەی وەرگرتووە لە کاتی خۆی لەبەرەوە هەموو ئەزمەیە کە بەسەر کوردستاندا لە دوای 2014 هاوڵاتی نەیتوانی وەکو پێویست قەرزەکان بجێڕتەوە ئەو قەرزە ئێستا لە ئەوەی غرامەی خراوەتە سەر نامێنێ 150 لە ئەستی قەرزەکە کە ئەوەی ئەنجومەنی وەزیران کردوێتی بۆ هاوڵاتی ینی باوەڕ بکە لەوانەیە ینی بڕیاری تەشریعی بوێ بەس ئەنجومەنی وەزیران لە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان ئەو بڕیارەی دەرکردووە کە ناکرێ ئێمە لە کابرا وەریگرتووە هاوڵاتی خەرجی وەگرتووە لێی خۆش بووین بەس ئەنجومەنی وەزیران ئەو دەسەڵاتەی داوەتە بەخۆی کە بۆ بەرژەوەندی هاوڵاتی ئەبێ هاوڵاتی ئەوە پێ بزانێت کە حکوومەتەکە چەند لە خزمەتی هاوڵاتیاندایە کەک جەمیل هون دزانن مەسەلە
چند وڵاتی سوودمەند دەبن ji ئەم biryara yani hejmarî welatiyan ku sûdmend dibin ji ئەم biryara çend in والله ئەو لەوانەیە دقیق نەبێ کاک جەمال بەس ئەوەی کە ژمارەی سوودمەندوان 200,000 و زیاترە یان 200,000 هاوڵاتی سوودمەند دەبێت لەو بڕیارە بۆ هەموو پێشینەکان تەوان بۆ خانوبەرە بۆ پیشەسازی و بۆ کشتتوکاڵی بۆ نیشتە جێبوون بەلێ ژمارەکی زۆرەکەک جەمیلەوە حتا داوی ئەم ساڵ hûn fikir dikin yanî çend pere vegerin kek Cemîl yanî welatî bitwanibin deynî xwe vegerînin واللهی ئەوەی ناتوانم پێشبین بکەم بەس دەزانم هاوڵاتی زۆر پەیوەندیمان پێوەکەن بۆ بانقەکان بۆ ئەوەی قەرزەکان بژێڕنەوە بەس بە مەرجێک ئەو سۆی کراوەتە سەرێن نەمینێ ئەمەش سووەکەمان بۆ لابردن و 15 لێ خۆش بکردن پێشببینی یەکەم پارەیەکی باش بگەڕێتەوە هەم بۆ داهاتیش بۆ حکوومەتیش سوودمەند دەبێ هەم بۆ هاوڵاتیش کۆمەڵک کێشە لە بینی خێزانی تێکەوتووە وراسی تێکەوتە وەراسەیانی ئەمرێتن وەرەسە و تێشتووە ئەو بابەتانە بەڕاستی هەموو یەکلا بێتەوە لە بەرژەوەندی هەموو لایەکە پێم وایە بەلێکێک جەمیل ڕێکار هەنە ڕێکاری vەگەڕاندنی ئەم دەینە تو ڕێکار هەنە لە بانک مەسەلا گاواکو وڵاتی هات دەینی خۆ بدەی تو ڕێکار هەنە ئێک و پێویستە فۆرم دابگرێ یا نوزانم یانی ڕێکاری وێ چنە ئێمە هەم ڕێکارێکمان ئامادەی هەشمانە هیچ کێشەیەکمان نییە بەس ئەو ڕێنمایەکە لە وەزارەتی مالیە کە دەرچێ هەموو ڕێکارەکانمان لەسەر ئەو بابەتە جێبەجێکرە و بەڕێک و پێچی hûn bawer dikin ew rênîmayî wezaretî darayî kengî tê destî we kek Cemîl ku em biryara were cîbicî kirin زارە نووسراوەکە وەکو باسم کرد نەگەیشتە وەزارەت احتیمالە بۆ یەک شەممە بگات هەموو سێشەمەیەک لە وەزارەت دارایی لیژنەی باڵای لیژنەی ڕێنمایەکان کۆبنەوەی هەیە پێم وایە ئێمە پەلاکەین بۆ ئەوەی لە سێشەممەوە بخرێتە کارنامەی ئەو لیژنێ و لە ینی سەرەتای هەفتەی داهاتوو ئەو هەفتەیەنا هەفتەی دواتر تەمەنا ئەەکەم ڕێکارەکان تەواو وێ بکۆتە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی هاوڵاتی سوودمەند بن لەو بڕیارانە بەڵێ gelek spas بۆتە برێز Cemîl Ebûbekir rêveberê giştî Bankên Pispor li Herêma Kurdistanê ku mêvanê min